لەشکری وڵاتی چین نمایشتێکی گەورەی سەربازی دەکات بە بەشداری هێزە شەڕکەرەکانی زەمینی و هەروەهاش هێزی شەڕی زانیاری. پاسەوانانی شەرەف بە ئاڵای وڵاتی چینەوە و 41 هەلیکۆپتەریش لە پێشەنگی نمایشتە لەشکریەکەەوە بوون کە بە بۆنەی 90مین ساڵیادی دامەزرانی لەشکری ڕزگاری گەلەوە لە چین کرابوو. 22 تانکی جۆری 99A بەشدار بوون لە نمایشتەکەدا. ئەم جۆرە تانکە دروستکراوی وڵاتی چین خۆیەتی و لە شەردا تواناییەکی بەرزی هەیە بۆ پێکانی نیشانەکانی لە مەیدانەکاندا. ئەمە بێلەوەی سێ جۆری نوێی ماشێنی زرێپۆش لەم نمایشتەدا نیشان دراون کە دەتوانن وەک تۆپخانەی لەشکر بەکار بهێنرێن. دەیان جۆری تری چەک وەک موشەکی دژە تانک و موشەکی دژە ئاسمانی و چەکی جۆرا و جۆری تریش لەم نمایشتەدا نیشان دراون.